بینەرانی پایتەخت میدیا سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش لە بەردەم یەکێک لە ئەیتیئێمەکانی پرۆژەی هەژماری منی حکوومەتی هەرێمی کوردستانم لە شاری هەولێر هەروەک دەزانن دوێنێ حکوومەتی عێراق وەزارەتی دارایی عێراق تەمویلی موچەی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان بۆ مانگی هەشتی خستە سەر هەژماری بانکی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ دوای ئەوەی کە پارەکە خرا سەر هەژماری بانکیەکەی هەرێمی کوردستان وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێم لیستی موچە یاخود خشتەی دابەشکردنی موچەی فەرمانبەران و موچەخۆرانی بڵاو کردەوە. لە ئێستادا تیمەکانی هەژماری من لە سەرتاسەری هەرێمی کوردستان زیاتر لە 600,000 فەرمانبەر و موچەخۆر توانیوێتی کە کارتی هەژماری بانکیەکەی وەربگرێتەوە بۆ ئەم مانگەش واتە بۆ دابەشکردنی موچەی مانگی هەشت موچەی مانگی ئاب زیاتر لە 550,000 فەرمانبەر و موچەخۆر لە ڕێگەی ئامێرەکانی هەژماری منەوە موچە وەردەگرن لە ڕێگەی ئەو ئامێرانەی ئەیتیئێم کە لە دوای منەوە دەیبینن. بێگومان دوای ئەوەی کە موچە لە بەغداوە دەگاتە وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ تیمەکانی هەژماری من لە ڕێگەی کوردەنامەیەکەوە موچەخۆران و فەرمانبەران ئاگادار دەکەنەوە کەەوە موچەکانیان خراوەتە سەر هەژمارەکانیان و دەتوانن بچن لە ڕێگەی ئامێرەکانی ئەیتیئێمەوە موچەکانیان وەربگرن. هەڵبەت ئەمەش کار ئاسانیەکی زۆری کردو سەر ڕایەوەی کەوە پرۆژەیەکی دیجیتالی و شارستانی و پێشکەوتوی حکوومەتی هەرێمی کوردستانە زۆر جاری واشە بۆکەوە موچەخۆران و فەرمانبەران بەر لە وادەی دیاریکراویان کە لە خشتەی موچە ئاماژەی پێکراوە پارەکانیان دەخرێتە سەر هەژمارەکانیان و دەتوان لە ڕێگەی ئامێرەکانی هەژماری منەوە موچەکانیان وەربگرن.